مرۆڤی ژیر و عاقڵ هەمیشە چاوی لە ئایندەیە بۆ دابینکردنی دوا ڕۆژێکی خۆش بۆی کەوا دوا ڕۆژێکی پڕ بەختەوەری و خۆشی هەبێ هەوڵ دەدا کەم بخەوێ زۆر ماندوو دەبێت لە حەدی خۆی زیاتر خۆی ماندوو دەکا دەست پێوە دەگرێ چونکە ئاڵێ ژیان هەر ئەو ژیانە نییە کە ئەمڕۆ لە بەردەستماندایە بیری داهاتووی ژیانی دەکاتەوە و خۆی دەپارێزێ لەو شتانەی کەوا زەرەرن بۆ داهاتووی وەنمونە خوێندکارێک کرێکارێک کاسبکارێک ئینسانی ژیر و عاقڵ هەر بۆ ئەمڕۆ ناژی ئەڵێ بە ئومێدی خوای پەروەردگار خۆم هیلاک دەکەم ئەخوێنم لە بنەڕەتیەوە هەتا زانکۆ تا خوێندنی باڵا بۆ ئەوەی کەوا لە دوا ڕۆژی ژیانمدا موچەیەکی باشم هەبێ بەو موچەیە بژێوی ژیانم دابین کەم پلەیەکم هەبێ بتوانم خزمەتێک بە خۆم بکەم خزمەتێک بە خاکەکەم بکەم خزمەتێک بە هاوڵاتیانی خۆم بکەم خزمەتێک بە فەقیر و هەژار بکەم لە ڕێگەی ئەو پلەپایەوە دوعایەکی خێرم بۆ بکرێ کاری موسڵمانێک ڕاییکەم هەروەها ئۆتۆمبیلێکم هەبێ محتاجی نامەرد نەبم لەم و لەو نەپاڕێمەوە کەواتە لە سەرەتای تەمەنەوە لە خوێندکارەکەەوە لە کرێکارەکەەوە لە کاسبکارەکەەوە بەس بۆ ئەوەندە کۆشش ناکە تەنها ئەم ڕۆژە بەڕێکەم بەڵکو ئینسانی ژیر و عاقڵ و هۆشمەند بەردەوام بیری داهاتووی هەیە بیر دەکاتەوە لە داهاتوودا کەوا ژیانی چۆن بێ ئەمە ئەو پەڕی کارێکی ژیرانە مەردانە خوا پێی خۆشە هەم ژیرانەیە هەم کارەکەت مەردانەیە هەم خوای پەروەردگاریش پێی خۆشە ئەمە بۆ کاروباری دنیا مرۆڤی ژیر و عاقڵ بەردەوام داهاتوو دەبینێ و ئێستا زیاتر خۆی ماندوو دەکا بۆ ئەوەی لەو سەرەوە لە گەنجیە ماندوو دەبێ بۆ ئەوەی لەو سەرەوە لە پیریدا ڕەنجەکە هەڵگرێ گەنجەکە هەڵگرێ گەنجی ڕەنجی گەنجی هەڵگرێ دەی بەخوا دوا ڕۆژی ڕاستەقینە بەڕێزان بریتیە لە قیامەت دنیا ئیسلام نەهی لەوە نەکردووە کەوا هەوڵی دوا ڕۆژێکی گەشت بدەی بۆ خۆت ئەگەر پێی گەیشتی و تەمەنت باقی بوو ئەمە خوا پێی خۆشە و کارێکی ژیرانە و جوامێرانەیە